25 و 26 مانگ بانگێش کرابووین بۆ کۆنفراسی تەفگەری ژنانی ئازادی باکوور لەوێ کۆنفراسێک هەبوو چوارەمین کۆنفراسی ژنانی ئازادی باکوور بوو کە نۆژن دەژن لە سنووری هەرێم بانگ کرابوونە ئەو کۆنفراسە دیارە نوێنەرانی پەرلەمانتارانی کوردستانی تیابوو یەکێتی پەرلەمانتاران و وەکو حزبی زەحمەتکێشان ئێمەش دوو نوێنەرمان ئامادە بوو من وەک سەرپەرشتیاری ژنان و ئەندامی ئەنجومەنی گشتی و هاوڕێکشمان لە شاری کەرکووک وەک سەرپەرشتیاری ژنانی لقی کەرکووک و هاوڕەیەکیش لە شاری ڕانیا سەرپەرشتیاری کۆمەڵی ئافرەتان سەر بە حزبی شوێعی لەگەڵ خاتو نەسرینیشمان هەبوو لە سنووری سلێمانی لە بزوتنەوەی گۆڕان کە بانگێش کرابووین ئەوانەی هەولێریشمان 5 نوێنەری یەکێتی پەرلەمانتاران بوو کە بانگێش کرابووین ئێمە بە کۆدەنگی خۆمان و وەک تیمێکی زۆر چالاک وەفدێک بووین لە نوێنەرانی ژنانی باشوور کە ڕۆشتینە ئەوێ و لەوێ ئەوەی پێویست بوو کرا و یعنی وەکو ژن پەیامی خۆمان گەیاند. پرسەکە پرسێکی ژنان بوو زیاتر کۆنفراسێکی ژنان بوو خۆی دەکرێت کاتێکە کۆنفراسێک دەکرێت یاخود جموجۆڵێکی ژنانە دەکرێت ئەبێ هەمە ئاهەنگی هەبێ دیارە لە کۆی ئەو هەموو کار و چالاکێکی ژنانی باشوور کە کردوانە ژنانی باکووریش ئەویان بە هەند وەرگرتووە کە ژنانی باشووریش دەبێت باشداری بکەن هەر ژنانی باشوور نەبوون بگرێ ژنانی زۆرینەی وڵاتان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ژنانی فێمینیزم و کۆمەنیستەکان و سۆسیالیستەکان و ئەو ژنانی کە چالاکن لە بواری ئەدەبی و هونەری و ئیتر هەموو چین و تۆشەکانی گرتبوو هەزار ژن ئامادەی کۆنفراسەکە بوون یعنی تەنها ژنانی کورد نەبوون بەڵێ هەموو ژنان هەمووی ئەوانەی ڕێکخراوەکان و چالاکەوان و هەموو جۆرەکانی تێکەڵاو کردبوو بە هەزار ژن مەبەست لەوەی کۆکردنەوەی ئەو دەنگەی ژنان بوو کە لەوێ یەکدەنگ کار بکەن و ئەو ئایندەی ژن چی بێ کاری ژن چی بێ یعنی ئەوە مەبەستەکەش ئەوە بوو پلانفۆرمی ژنانی باشوور ڕاگەیەنرا و دوجار ئەوان ئێمەیان لەسەر ئەوە ئاگدار کردەوە کە لە سنووری باکووریشە پلانفۆرمی ژنانی باکوور ڕابگەێنین سێمە لەگەڵ ئەو هاوڕیانەی کە سەردانی کۆنفراسمان کردەوە لەوێ لە شاری ئامەد باتمان عفوم کە لە ئێمە چوینە ئامە دوایی لە باتمان کۆنفراسەکە بوو لە شاری باتمان پێمان ڕاگەیاندرا کە دەبێت لەوێ ئێمە ئەو پلانفۆرمە لە سنووری باشووریش بکەین ئێستا ئێمە لەگەڵ ئەو گروپە کە وەکو وەفتەکە گەیشت بووینە ئەوێ لە تاوتوی ئەو بابەتین و ئیشی لەسەر دەکەین پلانفۆرمەکە یەکدەنگی ژن یەکدەنگی و یەکریزی ژنە بۆ ئەوەی دوجار ئێمە بتوانین ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و هەر چوار پارچە بکەینە یەک چۆن ئەڵێم یەک گروپ بۆ ڕاگەاندنی ژنانی نەتەوەی کورد یعنی ژنان هەمووی یەکدەنگ بن هەر هەمووی بۆ قەزەیەک بۆ کێشەیەک بۆ گرفتێ یاخود بۆ شتێکە ڕوودەدا لە چوارپارچە کوردستانە ئێمە یەکدەنگ بین یعنی ئەوە نەبێ بڵم بڵێن ئەمە ژنی ئەوێ ئەو ژنی ئەوێ و جیاوازی تەفرەقە نەخێر ئەبێ ئێمە یەکسان و یەکڕیز بین هەمیشە ئێمە گرفتمانەوە یەکڕیز و یەکدەنگ نین ئەگەر ئێمە ژنان یەکدەنگ و یەکڕیز بین چۆن لە کوشتنی هاوڕێزیلانە هەموو ژنان یەکدەنگ هاواریان کرد تا ئەو ئاستەی کە ئیتر تۆمەتبارەکان یاخود بکوژەکان دەستگیر کران ئەوە هەڵمەتێکی زۆر زۆر باش بچکە من ئەگەرچی خۆی بۆ خۆی ئاسایش و ئەوانەی کە لایەنی پەیوەندیدار خۆیان زۆر چالاک و کارامەند لە کار و چالاکەکانە بەڵام ژن ئەگەر یەکدەنگ بێت بێگومان کاری باشتر ئەکرێت چکە تۆ سێرەکەی هەر بۆ نمونە لە هەر وەفتێکە ئەگەر ژنی تیا بوو وەفتێکی سەرکەوتووە بەڵام کە ژنی تیا نەبوو سێرەکەی وەفتەکە چەندین جاردا ئەنیشێتوانێ عین دەرەنجامی ئەوەی نابێت لەبەرەوە دەکرێت ئێمە هەمومان هاودەنگ و یەکدەنگ بین بۆ ئەوەی بتوانین ئەوەی کە ژن خواستێتی ئەوەی کە ژن پێی ئەکرێ دەرەنجامی زۆر باشی هەبێ ئێمە ئەو بەرنامە ڕێزیشەمان نەکردو هێشتا بەڵام ئێمە بەرنامەمان هەیە لە ناو خۆمانە لە باکوور لە ناو هەرێمدا بۆ خۆمان سەرجەم لایەنەکان ژنەکان کۆ بکەینەوەنێ و پرسوڕایەک بکەین و گفتوگۆیەکی چڕوپڕکەین لەسەرەوەی ئایا پێویستەکە ئێمە لە ئێستێدا ئەم پلانفۆرمە بکەین چی بکەین چیمان پێ ئەکرێ یعنی ئەمانێ بەرنامەیەکی زۆر پتە و
چاک دروست بکەین بۆ ئەوەی بتوانین کار بکەین کە کارمان کرد ئەو کاتە ئەتوانین ئیتر چیمان لە دەست بێ ئەوە ئەەکەین یعنی نامانێ هەنگاوێکی کتتوپڕ بنێن ئەمانەوە هێواش بڕۆین و ئیشی خۆمان جێبەجێ بکەین تۆ سیرەکەی ئەگەر تۆ هەموو دەنگەکان نەیە خست هەموو ژنانە بانگێش کرد بەرنامەی خۆتر بەرنامەی کارەدانا ژنیش چی ئەوێ ژن ئەوەی ئەوێت کە یەکدەنگ بێ یەک ڕیز بێ بۆ ئەوەی بتوانین چۆن ئێستا لە هەموو جیهانە ژن ژیان ئازادی بەرپاکراوە بۆ تەخەباتێکی نەبراوە و هەمیشە ئەوترێتەوانێت دڵنێم ئەو کاتش دروشمێک ئەبێت هەموو ژنان بێنە جێ وەکو چەترێک بێت و ژنان لە ژێریا کۆبنەوە یەکدەنگ بن و بۆی دەرەنجامێکی شێر ئەبێ من دڵنیام لەوەی یعنی لەو جۆرانە لەو ناحیانەی کە ئاماژەی پێئەکرێ ژنێک لە شوێنە کێشەیەکی هەیە یاخود توزان بە جۆرە لە جۆرەکان گرفتێکەیە کێشەیەگەیە ژنان ئەتوانین یەکدەنگ و یەک ڕێز بن.